نای بەڕێزت سەروەر کاک سەروەر بەچیەوە خەریکی کاک سەروەر وەڵی بە ئیشکار و کەسابەت خەریشین دەی لە ساق سلامەت دواربێ چ کارێک دەکەی کار و وڵا کەسابەتەکەت کاسبین کاسبی ئارێ وەڵا ئیشەکەتان قورسە ئاسانە وڵی ڕسکی دەفرۆش ناشێقەڵێ عیبینە الحەمدلله ڕستقی ئایمە بەست تەڕەیە تەڕەمیوە بەرێ دەی باشە سلامەت دواربێ بازار چۆنە بازار وڵی باشە الحەمدلله لەخوای بەزیاد بێ خوا سەری دای بە ڕسکشتیە ئەکید الحەمدلله وایە سلامەت چۆن هاتوتە فامیلی مۆڵ وڵی هاتین لێرە لەگەر ئەو برادەرەی هاتین یەک دوو بۆ نام بکڕین حەزت لە بۆنە دیارە ئەرێ وەڵا زۆر بۆن بەکارەهێنی ئەرێ وەڵا پێم شتەش باشە خۆشە ئەڵێ هەرچەند پارەشی پێ بێ ئارێ وەڵا ئیسراف ئەوە نییە. عەدیسی لەسەرە تەبعاً باشە پرسیارێکمان ئامادەیە بەرێ فەرموو بەڵام پێشە پرسیارێک لەکەم شتێکی خۆشم پێشکەشکە بەسەراتێکی خۆشم بە بگەڕ و لەگەڵ ئەو برادەرەتە بەسەرتان هاتبێ خڕام بە سەراتمان زۆرە بەس بەکەلک نایە ژێرمەوە بۆ بەخوای ناوی بەکەلک باشە نوکتەیەکم بۆ بکە شتێک خۆشم پێشکەشکە بەخوای من نوکتەی نازانم لە شکلم ڕادیارە گەتم وەڵا شام بەشکڵە دیارە قسە خۆشی مەجلیس خۆشی بالۆ پاش کامیرەی ویشتاڵە ئێمە ئەمانە لەبەر کامێرە بێ وەنێت خوا شتێکی خۆشمان بە قورآن پێشکەشکە نازانم بوورە باشە پرسیارێک لێکم بچووکترین ئێسک دەکەوێتە کوێی جستەی مرۆڤ اختیار دێمە گوێ لووت پەنجە وڵی لود نییە و باوەڕ ناکەم پەنجەش بی بەس جێ چکە پێشترێ جێم نێ بووە گوێت لێ بۆ پێشتر لەگەڵ پرسیار وەڵامە چۆنی باشم وڵا عیبم نییە زۆر زیاتر وەڵامی عەربی عالەمیەکان یعنی یەکەم و دووەم وەشتان حەربی عالەمیەکان ئەرێ حەز دیارە حەزت لە شەڕ و بەزمە ناوەلا مەسەلە شەڕ نیە بەس مێژوو تاریخ شتەی خۆشە یعنی وایە؟ ئینسان لێ شارەزا بیتن شارەزای یعنی لە تاریخا باشم عیبم نییە وڵا ئەزانی جەنگی جیهانی یەکەم ساڵی چەند بۆ بەرێ 1940 هەتا هەژدەی بوو هەتا هەژدا بەرێ زۆر چاکەم باشە دەستە خۆش بێ وەڵامەکە زۆر ڕاستە سپاس مەمنون بوویتە یا خاوەن خەڵە خێر. خەڵات سپاس دەکەم خەڵاتێکمان پێبن مەمنونی حەزەکە خەڵاتەکە چی بێ وڵای ئەوی خوا کردی قسمەت ئەوە خوا کردی قسمەت خێر بوو ئەوە چیتە فامیلی بەربەر ئەم ساڵۆن پرچت چا دەکەی تا دەست ڕدێنت چا دەکەی مەمنونی دەست خۆش باشە، بەدڵدا؟ باش دەرچن زۆر باشە دەستکان سەرکەوتوبی خۆش. زۆر سپاس بۆ سپاس، گەر بۆ بەشداریت خێرە. کاتێک خۆش سەلامت خوا لەگەڵ کاتێک. سپاس